بە مەبەستی گەیاندنی داواکاریەکانیان بەلایەنە پەیوەندیدارەکان و دەربڕینی هاوخەمی پشتیوانی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان خانەوادەی شەهیدانی خۆپشاندانەکانی ئەم دوایەی چەمچەماڵ و تەکیە و کفری و دەربەندیخانیان بەسەر کردەوە کە سوکاری شەهیدان دەڵێن ستایشی سەردانی فراکسیۆنی کۆمەڵ دەکەن و داواش دەکەن هەرچی زووە تەقەکەران و بکوژان ڕادەستی دادگا بکرێن هەموو ئەو دەنگۆیانە ڕەت دەکەنەوە کە گوایە بە سوڵحی ئەشایری ڕێکەوتبن لەسەر خوێنی شەهیدەکانیان و پێویستە ئەو کەسانێکی کە ئەم جەرگی ئەم دایک و باوکەمان نووسانوە دادگایی بکرێ بە سزای خۆیان بگەێنرێن لە چەند جارێکیش لەلایەن لقی نۆزدەوە ئیسیانە ئەم کێشەیە بە پارە هەل بکرێ چەند کەسێکیان ناردووە وەک سوڵحی عەشایری بکرێ کە ئێمە بێدەنگ بین بەڵام ئێمە هەموو دەنگویانە ڕەتەکەینەوە کە وتیان لە سوڵحیان کردووە پارەیان وەرگرووە ئێمە بە هیچ شێوەیە نە پارەمان وەرگرۆ نە سوڵحمان کردووە بەرنای بنەماڵەی شەیدی واوە زۆر بە خێراتنیان نەکەین خی گەورە پاداشیان داتەوە لە خەم و ئازارەکانیان کەم کردینە مەمنونی جەنابیانین خی گەورە پاداشیان داتەوە خالیان ڕازی بێ ئینشاءڵڵا مەمنونیانین کە سەردانیان کردوین و ئێمەیان بەسەر کردوتوانێ بەڵێ حەقی خۆیەتی پەرلەمان لە ڕووی یاسایەکەوەی بە داداچوونی خۆی بکە وە کردوشیان هاتوونەتە ئێرە لە ڕووی یاسایی خۆیانە بە داداچوونیان کردو سوپاسیانەکەین لە درێژەی سەردانەکەیاندا فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی خانەوادەی شەید ئاکۆ سەلمان و شوان محەممەد شکوریان لە قەزای کفری و خانەوادەی سەربەز عوسمان شەهیدی خۆپشاندانەکانی شەوی هەژ لە سەرنووی ئەم مانگەی دەربەندیخانیان بەسەر کردەوە و کە سوکارەکانیان دەڵێن سکاڵایان تۆمار کردووە و سووریشن لەسەر سەپاندنی سزای یاسایی بەسەر بکوژانی شەهیدانی خۆپشاندانەکاندا لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بەڕێز کاک عەبدوستار مەجید و کاک عومەر گوڵپی و برادرانی کە هاتبوون وەکو تعزیەک سەردانیان کردین یعنی ئەمە مۆزوعە شەیدی تێکەوتووە کەسی تیا کوژراوە بەڵام بەداخۆ حکوومەت هەر زۆر بێباکانە ئەم شتێکی پشتگوێ خستو و تەنانە سەردانێکشی نەکردووە ئێمە بیدایەت باسی ئەومان کرد کەوتمان سکاڵا تۆمار ناکەین بەڵام وەکو ئێمە سکاڵامان تۆمار کردووە لەسەر کۆمیتەی یەکێتی لەسەر بەرپرسی کۆمیتەی یەکێتی لەبەر ئەوەی لە بەردەم قەڕی ئەوانە شەید بووە زۆر مەمنونتانم زۆر یعنی دڵ من کردانەوە یعنی دڵ منتان وەکەوە تا کوڕەکەمتان هەوردێتەوە زۆر مەمنونتانم وەڵڵاهی وە برای خۆم هینیەکەم و زۆر مەمنونتانم و ئەڵڵا بەرەگەتدا و ماڵتان هاوا بێ و خوالیەتان ڕازی بێ و هاتنتان و بەخێر بێن سەر چاو زۆر سوپاسی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی دەکەین کە لە نزیکەوە سەردانمانیان کردووە خەمەکانیان بەش کرد لەگەڵمانە ئێمە سوپاسی هەڵوێستیان ئەەکەین و لێرەوە داوا لە بەڕێزیان ئەەکەین وەکو کاری پەرلەمانی کە مامۆستا فەرمووی هەوڵی جدی بدەن بۆ گرتنی ئەو تاوانبارانە ئەو خوێن ڕێژانە کە چیتر جارێکی تر خەڵکێکی تر لە هەر پلۆپۆستێک بێ جورئەتی ئەوە نەکە لولەی تفەیم کاتە ناو جەماوەرەکەی وەکو ئەندام پەرلەمانەکان ئەندامێکی لیژنەی شەهیدان لە پەرلەمانی کوردستان ڕای دەگەێنێت ئامانجی سەردانەکەیان بۆ لای خانەوادەی شەهیدان گوێگرتن بوو لە داواکاریەکانیان و دووپاتیشیان کردەوە لە هەوڵەکانیان بەردەوام دەبن بۆ سەپاندنی سەروەری یاسا و ڕادەستکردنی تەقەکەران یعنی تەمەنامان دەکرد ئێمە هاوکات بووینە لەگەڵ دەستەی سەرۆکاتی پەرلەمان وەکو ئەندام پەرلەمانەکان ماڵ بە ماڵی خانەوادەی قوربانیان بگەڕێن دڵنەوەیان بکەن سەر خۆشیان لێ بکەن و یاداشت و پرۆژە یاساش تەقدیم کرابە بۆ دادگایکردنی تەقەکەرەکانی ئەم خۆپشاندانان بەڕاستی خەڵک لە بێکاری نهاتوتە سەر شەقام خەڵک لە برسێتی هاتووە بۆیە وەڵامی برسیەکان بەگول لە بدرێتەوە بەڕاستی ئەوە کارەساتێکی ترسناکە و هەروەها ڕۆژێکی زۆر ڕەش چاوەڕانی ئەو وڵاتە دەکرێت کە بەم شێوازە وەڵامی خۆپشاندەران بکرێتەوە ئێمە من وەکو ئەندامێکی لێژنەی شەهیدان بەڕاستی کە هاتوین لە فراکسیۆنی کۆمەڵ بۆ هاتوین بەڕاستی ینی داوا و داخوازیوان بگەین لە ڕێگەی یاداشتەوە بۆ سەرۆکاتی پەرلەمان فراکسیۆنی کۆمەڵ دووپاتی دەکاتەوە پێویستە حکوومەتی هەرێم کار بکات بۆ خۆشگوزەرانی هاوڵاتیان و دابینکردنی هەلی کار تا چیتر خوێنی بەناحەقڕژاوی گەنج و لاوەکان ئاوێزانی شەقامەکان نەبێت چەک بەدەست و تەقەکەرانیش داڵدە نەدرێن و بە سزای یاسایی بگەیاندرێن ڕامیار عوسمان کەناڵی ئاسمانی پەیام